سڵاتان لێ ببینەرانی کەناڵی ئاسمانی پەیام من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ لە نێو گرم و گوڕی هاندەرانی شاری هەولێرم کە ئەمڕۆ یاریەکەیە، یاریەکی لە نێوان دوویانە هەیە لە ناو یانەکانی شاری هەولێر. بۆ ئەمڕۆ بە پێویستی دەزانم بچمە نێو هاندەران و بپرسم ئەخۆ ڕۆڵی وەرزش لە هەرێمی کوردستان چۆنە؟ هۆکار چییە ئێستاکە کەمتر خەڵکی ئێمە گرنگی بە وەرزشی ناوخۆ دەدات، ئەوەندەی گرنگی بە وەرزشی دەرەکی دەدات و ئەوەندەی سەیری یاریە جیهانیەکان دەکات، ئەوەندە گرنگی بە یاریە ناوخۆیەکان و گرنگی بە یاریە وەرزشەکانی ناو خۆمان ناکات. ئەمڕۆ دەمهوێت ڕاو سەرنجی ئەوان بگوازمەوە لەسەر ڕۆڵی وەرزش لە هەرێمی کوردستان، تا چەند گرنگی پێدەدرێت، تا چەند گەنجەکان و حکوومەت گرنگی بە وەرزشی هەرێمی کوردستان دەن. بینەر و بیسەری بەرنامەکەمان بن بە ڕاو سەرنجی ئەو چەماوەڕێی کە لێرە دانیشترا بۆ ئێوە بگوازمەوە. بینەرمان بن. ئێستا کە وەرزش چۆنە بین ئێوە زۆر خراپدا دەیبینم. لەبەرچی؟ هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆوە نەدیوە. لە چەند ساڵانی پێشووتر هەز ناکەی؟ پێشتر باشتر بوو. بەرەی پێدەدەن بەس بە شێوەیەکی نازانستی. هۆکارەکەی پێت وایە یاریزانانی من لە ئاستەنین یان هۆکاری تر هەیە؟ هۆکار زۆرە، هۆکاری تایفیش هەیە، هۆکاری ئەوە شەیە لە ڕووی ڕاگەاندنەوە گرنگیش ئەو توی پێ نادرێت. وەکو شخص خۆم تێبینیم لە سەرچێتە پێ کوردستانی چالاکیەکانیان هیچ وەکو یعنی بۆ نەوەی نییە کە باس بکەی دەستخۆشیان لێ بکەی برێن وەڵای کەسی چالاکن، کەسی شیاو نینە بۆ ئەو پۆستانە. ساڵ بە ساڵ چۆن دەڵێ لە تەنەزولی لە پاشە کشەیە بە حکمی ئەوەی یانەکان نەپشت بە یارزانی مەقسەد ئەکادمیای خۆیان دەبەستن، نە مەقسەد یاریزانی باش پێ دەگەین بۆی برەو بە یانەکان بدەن و یانەکان لە ئاستەشی باڵا دابێتن. ئێوە وەرزش دەکەن ڕۆژانە وەرزش ئەنجام دەدەیێتەوە؟ بەێ وەرزش چۆن دەبینی لە ئێستاکەدا وەرزش چۆنە؟ وڵای وەرزش لە کوردستان تا برێم نەگەیشتە ڕادەی ئەوروپا تا ئێستا ئەنی هێشتا برێم ببرە پێش تۆ بەرە هێشتا تا بە تاش نەچە پێش. وەرزشی ئێستای کوردستان بەدڵە ینی لە ئاستێکی باشدایە؟ ناوە بۆ ڕێز لە وەرزشوان ناگیرێت چۆنە؟ بەرێوە ڕێز دەگیرێ بەس ئێستا ئەوتە نادی متاخیری کەمە ناوەندی لە متاخیری دانەیە، یعنی جێ لاعیبەکە نازان تاوە پڕکەنەوە. ینی کێشەی ئێمە کێشەمان تەنانەت لە تەشکیلەی یاریەکانی شەیە؟ ئەرێ وەڵا تاوە زەق دیارە. خۆ دیاری دەکەی؟ بەڵێ. چۆنە ئێستاکە تا چەند خەڵک گرم گوڕی هەیە بۆ وەرزشی ناوخۆ؟ وڵا باش باشە زۆربەی باش ئێستا. تۆ یاری دەکەی؟ بەڵێ یاریزان یان پێشمەرگەی و لێرە. یاریزان پێشمەرگە. باش ئێستاکە وەرزش چۆنە بین ئێوە حاڵێکی زۆر خراپدا دەیبینم. لەبەرچی؟ هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆوە نەدیوە. لە چەند ساڵانی پێشووتر هەز ناکەی؟ پێشتر باشتر بوو. لەبەرچی ینی هۆکار چێکە باشتر بوو ئێستاکە ینی یاریزانی باشەیە بەس گرنگیان پێ نادرێت. ئەنی گرنگی بە یاریزانی خۆمان نادرێت؟ نادرێت ئیلا یاریزانی دەرەوە دێنن. لەو ماوەی گلەی دەکرا کە هیچ یاریزانێکی کورد لە ناو یانەکانی عێراق نییە، لە ناو متەخەبی عێراق نییە. هیچ هەیە؟ نەبوو. هۆکار چییە بەڕای تۆ؟ هۆکار زۆر هۆکار هەیە، لاحیبەکانی خۆمان زۆربەی زۆری زغارە چێژ ژنێرگە لە چێژ لەگەڵ ڕێزم بۆ یاریزانەکان درەنگ نووسن هەموو شتێکە، بەس یاریزانەکانی تری خولی عێراقی وانینە. باشە لە ڕووی داراییەوە ئێوە چۆنن؟ هیچ هاوکاریەکی دارایی دەکرێن؟ بەخۆیانی پێشمەرگە هەولێر باشە یانەکانی تریش نازانم چۆن. بەڵێ گرنگی درێتم پێم وایە بەڵام وەکو پێویست نییە هێشتا ماوێتی. یاریزانەکانمان چۆنن؟ ئەگەی بێ و ئەویان بدرێتێ یاریزانی زۆر باشمان هەیە لە خولی کوردستان بە تایبەتی زۆر لە یاریزان بێگانەکانش باشترنکەوە یانەکان ئەتمادیان لەسەر دەکەن ئێستاکەوە. چەند ساڵە تو بینەری وەرزشی ینی متابعی وەرزش دەکەی وەکو خۆت؟ وەکو خۆم وەڵاهی ماڵی شەستم کاکە من لە 75 یاریزان بوویمە، لە 80 لە هەولێر وەکو معادل وەکو یاریزان وەکو هەندێک لە یاریگەکان بوویمە. باش ئێستا هەز دەکەی وەرزش لە هەولێرەوە بە تایبەت لە هەرێمی کوردستان بەگشتی بەرەو پێش چوونێکی بەخۆی بینیوە؟ نەک تەنها لە هەولێر بەشکل لە قەزا و ناحیەکانش تیپی واوە پێدا دەبیتن لەو احتمالات دوسێ ساعت کە ئەوان منافس دەکەن ناو منافسات، ینی بۆ نمونەوە ئاکرێ دەربەندی خان سێ سادق لەوانەیە چە ساعت کە ئەوانە بێنە ناو منافسەکان و ئەوتر بیتن. ینی باشە گرنگی بە وەرزشدان باشە لە ئاستێکی باشدا؟ ئەیبینیان بەس هێشتا وەکو پێویست نییە بەڵام باشە. لە ماوەی ڕابردوو گلەیەوە دەکرا کە هیچ لاعیبێک لاعیبێکی کورد لە نێو متەخەبی عێراقدا نییە.
بەڕای تۆ هۆکار چیە ئێمە لاعیبی باشمان نییە لاعیبی لەو ئاستەمان نییان گرنجیان پێ نەدرایە هۆکارەکەی چیە كاكا بخوي او مدربان هناك منتخب مدرب بخوي منتخب الجزائري هناك مدربين يبري كاكا هو منتخبه احتمال منتخب بيت او مدرب بيتنا ياري غانا زور ياري زاني زور باش بيت كتب تساوي يعني مستقبل يدرس مدربی باشمان هەیە لە ئێستاکەدا لخولي كردستان بەڵێ مدرب كردي كان خومان زور باش مدرب كون باشترە راهنا كان خومان زور راهنا باش تدا يعني زولمون نفسه يعني سمير بابوتي فاضل عباستي وانتي يعني راهنا زور باشن ئەو یاریە ئێستاکە تۆ بینەری یانی وا دەیبینی یاریەکی چۆنە لە ئاستێکی باشدایە لە ئاستی توموحی تۆدایە طبعا هو استوى تقريبا التسلسل دواونا بلام يعني باشا خراب نية يعني دبيني تقريبا قطنوا السبيه عند الشام ڕۆڵی وەرزش لە چ ئاستێکدا ئێستا لە هەرێمی کوردستان هەست دەکەی وەرزش بەرەو پێشچوونی بەخۆی و بینیوە من وەکو هاندەرێک یانێ وەشی برایەتی زۆر چاودێری هەموو یاریەکان دەکەم لە هەموو یاریگاکان تقریبان ئامادە دەبم وەکو پێویست نبینیم پێشکەوتن هەبی لە خولی تۆپناوەکانی کوردستان لەبەرەوەی هەندێک دەبینی هەندێک فەریقێ تەکتیکیە ساعەکەی ساعانیە و هەندێک فەریقەیە دەبینی بە مستەوای خۆی ناباتەوە بە پشتی حەکەم دەباتەوە و پێشکەوتنێکی ئاهالی نبینم لە هاندەری و بەردەوام متابعی وەرزشەکانی کوردستان دەکەی وڵی زیاتر لەوانەیە لە 10 ساڵ زیاتر بێتن باشە لە چاو پێشووتر بەرەو پێش چووە یان بەرەو دواوە هایتۆ لە چ ئاستێکدا بەرەو دواوە هاتەوە لەبەرەوەی پێشتر هەر فەریقە کاسی دەبرد هەدای دەدرایێ تۆزە یارمەتیان دەدا لە ڕووی بژێوی ژیانی لۆ یاریزانەکان باش بوو و دەبوونە هەڵبژاردەی کوردستان دەچنەوە دەرەوەی هەڵبژاردەی کوردستانیانی نوێنەرایەتی کوردستانیان دەکرد ئەو چەند ساڵ ئێستاکە هیچ شتێک نەماوە ئێستا گەربێت ئەم فەریقەیە یەکەمیش بێت هیچ شتێکی بوون چی هەر کاسێکی ددەنێ بە 56,000چیدا ئەسواق سیروان دەکردنەوە تەنها کاسەکە هیچ شتێکە نییە یعنی پێ دوایە پشگیری یاریزانەکان ناکرێت بۆیە وەرزش بەرەو لاوازی چووە لایەنی دارایی هۆکاری یەکەمە لایەنی دارایی و ئەم سەبەبی لایەن دارایە بەزە من وەکو شخص خۆم تێبینیم لە سەرچێت پێ کوردستانی چالاکیەکانیان هیچ وەکو یعنی بەنەوەی نییە کە باس پێی دەستخۆشیان لێ بکەی برێن وڵای کەسی چالاکن کەسی شیاو نینە بۆ ئەو پۆستانە داناینە هەر کەسە فەرمیەچێت تۆ پێ کوردستان ئەم نازم چەند سارا لە بیرم نێنان 20 سارا 15 سارا هەر ئەو سەرۆکێچێت تۆ پێ کوردستان وەکووە برێت تاپۆ کراوی لەسەری ئەم بەرەو پێشچوونیشی تێدانە هیچ بەرە پێشبوونێکی پلانێکی دیاریکراویان هەیە ڕۆژانە هەز دەکەی پلانیانەوە بۆ بەرەو پێشبردننی یاریزانانی کورد و بەناوبانکردنی یاریزانانی کوردانی معقولە لەوانەیە تۆ زانیاری زیاترە هەبێ منتخەبی عێراق ئەم جارەکە خولەی ڕابردوو هیچ لاعیبێکی کوردی تێدانا بوو هیچ یاریزانێکی کوردی تێدانا بوو بەڕای تۆ هۆکارەکەی چییە؟ دیسان بگەڕێنەوە ئەوەی کە لە کوردستان دیارە وەرزش بەرەو زعفی دەڕوا بەرەو ناچوون دەڕوا لە بەرەوەی پاڵپشتی یاریزانان ناکرێ ئەگە بێت پێ پاڵپشتی یاریزانان نەکرێتن توشە یاریزانەکانمان خۆیان کەسی چاکن کەسی لێ هاتوون بۆ نێو یاریگاکان ئەگەر بێت و گرنگیان پێ بدرێت دەتوانین یاریزانەکانمان تەنانەت بچێتە خولە ئاسیەکان و خولەکانی دەرەوەی ئاسیا و خولە ئۆروپیەکان ئەگەر بێت و گرنگی بۆ یاریزانانە بدرێت بەڵێ بێ ئێستا من چەند یاریزان هەیەدا ناسم هەموو یاریزانی زۆر ئازبەرزن یاریزانی زۆر باشن بەس لە ڕووی مادیەوە ئەم گلەیم لە یانەکانی شێ یانەکانیش بەڕاستی بۆن دەکا لەگەر یاریزان بە 20 ملیۆن 2 ملیۆن دەداتێ موچیان نادەنێ یعنی یاریزان ئەو نما برێ وەڵی بوویتە پیشەگەر ینی هیچ شتێکیانە ئەم زانیتم لە هەندە ینی ئەوانەی دەبین یەکێت تۆ پێ کوردستان دەڵێن وەڵی لەبەر خاتریەوەی گەنجەکانمان بێ ئیش نەبن دەوریەکەی دەکەینەوە گەنجێک بێ ئەوە ینی لە ڕووی وەرس بەرەو داڕوخان دەڕواشتە بەڕاستی ئێستا کە وەرزش چۆنە بین ئێوە زۆر خراپدا دەیبینم لەبەرچی هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆوە نەدیوە لە چاو ساڵانی پێشووتر هەز ناکەی
پێشتر باشتر بوو. بەرەی پێدەدەن بەس بە شێوەیەکی نازانستی. هۆکارەکەی پێت وایە یاریزانانی من لە ئاستەنین یان هۆکاری تر هەیە؟ هۆکار زۆرە، هۆکاری تایفیش هەیە، هۆکاری ئەوە شێ لە ڕووی ڕاگەاندنەوە گرنگیش ئەو توی پێ نادرێت. وەکو شخص خۆم تێبینیم لە سەرچێتە پێ کوردستانی چالاکیەکانیان هیچ وەکو یعنی بۆ نوعی نییە کە باس بکەی دەستخۆشیان لێ بکەی برێن وڵای کەسی چالاکن کەسی شیاو نینە بۆ ئەو پۆستانە. ساڵ بە ساڵ چۆن دەڵێ لە تەنەزولی لە پاشە کشەیە بە حکمیەوەی یانەکان نە پشت بە یارزانی مەقسەد ئەکادمیای خۆیان دەبەستن، نە مەقسەد یاریزانی باش پێ دەگەین بۆی برەو بە یانەکان بدەن و یانەکان لە ئاستەشی باڵادا بێتن. تۆکو هاندەرێک وەرزش لە کوردستان چۆن دەبینی؟ وەرزش لە چ ئاستێکدایە بەڕای تۆ؟ ئایا بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە؟ ئەرێ وەڵا ئێستا بەڕێی من ئەو سارەکە لە بابرێن لە سارانی ڕابردوو زۆر بەرەو پێشچووە زۆر باشتریش بووە. ئەمن یەک بەخۆم دەزانی لاعیبی دەناسم یاریزانی دەناسم بۆندی لە قەتەر ڕالۆ هاتیە، لە قەتەر بۆندی لۆ هاتیە یانە کوردیانەش بووە؟ بەڕێبەر یەوە یانە کوردیانەش بووە، کوردیش بووە، لەوانێ ئێستا ناوەکەی برێن بشزان بەس بە ئەوابیت باشە تا چەند ئەو یاریزانانە پێت وایە گرنگیان پێ بدەیت لە داهاتوو شوێنی خۆیان دەکەنەوە لە ینی متخەباسەکان وە تەنانەت ئۆروپیەکانیش گرنگی بە خۆیان بدە یان گرنگیان پێ بدرێت کوردیش لاعیبی دەبێ یاریزانی دەبێت لەم شوێنانە؟ بە تاکید هەموو نەفەرەک یانی ئەو توانایە هەیە کە ئێستاکە ئەگەر تەمرین و یانیشتی باش و دەڕیبی باش هەبیتن ئەو یاریزانانە دەتوان لە خولەکانی ئاسیا و تەنانەت ئەوروپاش گەمەی بکەن. یاریزانمان دیتە لە خولی ئەوروپاش گەمەی کردیا، عێراقیش بووە لە خولی ئەوروپا. لە گەمەکانی ڕابردوو لە متەخەبی عێراقکە لە ماوەی ڕابردوو یاری هەبوو سیرمان کریز لاعیبێکی کوردی تێدانە. بەڕای تۆ هۆکار چ بوو؟ ئایا یاریزانانی کورد گرنگیان پێ نادرێن ڕەوشە سیاسەکە وای کرد کە هیچ یاریزانێکی تێدا نەبێت؟ طبعا ڕەوشە سیاسەکەەوە دەکەکەەوە گرنگی بۆ یاریزانە کوردانە نەدرێ. ئەگەنە لە کوردستانی خۆمان لێکوانە لەو شارە کوردیانە یاریزان هەیە لە زۆر ئەو یاریزانە باشترە کە لە خولی ئاسیا بابرێن لە کاسی ئاسیا گەمەیان دەکرد لە عێراق بوون زۆر باشتریشم، بەس ڕەوشە سیاسیەکە و ئەوە لە بە هەندێکە گرنگیان پێ نادرێت. ساحەکان و شاحەکان لە چ ئاستێکدان یاریگاکان بۆ یاریزانە زۆر خراپە. ئێستا تەماشا ئێستا کە دیار ئەو ساحینە ینی بۆ برادرانەشم وتم ئەرێ ئەوە خۆرەیان فریزە و ساحەیە ینی زۆر خراپە. چەند ساحەک نەبیتن کە ئەوانیش بابرێن کەسە برندەکانی سیاسیەکانە ساحەکە باشە، ئەگەرنا وڵی زۆر خراپە. وەرزش ئێستا کە لە کوردستان بەڕای تۆ لە چ ئاستێکدایە؟ وڵای لەو ئاستە خۆی دانیەوە چی پاشتە ئەنی پێشتر باشتر بوو؟ پێشتر باشتر بە سایت باشتر نییە. چەند ساڵە بینەری وەرزشی و متابعی وەرزش؟ منە منداریوە تەماشا تۆپانی دەکەم. پێشتر باشتر بوو وەرزش تام و چێژی زیاترێ و یان ئێستاکە؟ وەڵا پێشتر 2000 بەڕای تۆ؟ وەڵا قەیرانە پارە نییە، کاریگەری لە وەرزجوانانیش کردووە؟ لە هەمووی کردووە. تۆ وەرزش لە چ ئاستێک دەبینی؟ وڵا سەفر لە کوردستان زۆر لەبەرچی؟ بۆی پارە هێزان برزنی ئەو کات کە خولی عێراق دەڕۆشتە من هەموو معدل لە دیار گەمی هەولێر بووم. ئێسان کا ئەوە هەولێر لە خولی عێراق گەمی دەکە ناچم هیچ زۆق نەسنمە لەبەرچی یاریەکان ئەو تام و چێژیان نمای ئەو مستەوایان نما لە هیچ مستەوای نمایە خۆش نمایە یاریەکان وایە. هۆکارەکەی بەڕای تۆ بەس قەیرانی دارایان یاریزانان مەشکەمتر گرنگی بەخۆیانە دەن و شوێنەکان وەکو پێویستنیە وەکو یاریگاکان. بەڕای تۆ تەنها هۆکار قەیرانی داراییە؟ ناولەخە یاریگایەکان شتان هەموو ئێتیمان بە عارب دەدەن دەینن بە 10 میلیۆن 15 میلیۆن سیوانە ئەدیلۆ کوردەکانی خۆمان نینە وایە قەیرانی دارایی شە ساسە. وەرزش ئێستا کە لە کوردستان چۆن دەبینی وەکو خۆت؟ هەست دەکەی بەرەو پێش چووە؟ وەکو خۆم بەڵام مام ناوەندە، بەڵام بەزە تۆی پێکەوە ئیتحادیە تۆی پێی کوردستان نەیەشتۆ خولەکان بۆ ئەوە مای دەستخۆشیە، بەڵام هەرچەند کەم و کوڕی هەیە خولەکان زۆر جار وایە بەسەریع بە تایبەتی خولی پلە دوو لەگەڵ پلە سێکانەوەوان کە جاران هەبوو ئەوە بە دوو دۆڕان چەندە کۆی ئامادەکە بە یەک یاریە بە دوو یارسێ دەرەوە بەڕاستی بۆ یاریکەر گوناحە ماوەیەکی زۆر خۆی ئامادەکە هەم زەرەی نادێکشی تیاوانە، بەڵام یاریەکانی کە بەعام بەڕاستی هەموو لە ئاسی سزبوونایە زۆر کەمە بالە لە بەستە نایە بەکرێوی نایە بەست ئاسی عێراق سەلاسی کوردستانەوە چەندێکە نەکراوەوانە یاریەکانی کەش فەردیەکانەوانە بەڕاستی ئەویش هەر کەم بۆتەوانە
بەعام بڵین ڕازەیەشتا لە چاو نەگەشتەوە ئەوەی کە تموحی ئێمە بێ. خۆ چەند ساڵە بینەری یاریەکانی وەهاندەری و بەردەوام سەیری یاریەکانەکەی نزیک چەند ساڵە؟ من هەر خۆم ئەندامی ئیداری نادیەکەم متابعی خۆمان پلەیەکی نەو نادیکە تیایم. ئێستا لە چاو پێشووتر یارییان وەرزش لە کوردستان بەرەو پێش چووە یان بەرەو دواوە هاتووە لە چاو پێشووتر؟ بەڕێی من بەرەو دواوە هاتووە نەبەرەوەی بەڕاستی هۆکارەکەی چییە؟ وڵای هۆکارەکەی ئەوە قەیرانی دارایی زۆرە واضح دیارە دارایی کێشێ بۆ وەرز جوانانیش دروست کردووە بۆ نادیەکان دروست کردووە بۆ اتحادەکان دروست کردووە خورد کە زۆر نەکرێتەوە یاریکەریش ناتوانە بەشداری کا ئاسی بەسکاتەوە دوور هیوادارم ئەو قەرار نەمێنێ و ئەمێش بتوانین بتوڵەکان زیاد بکەن و یاریکە ئاسی بەزێتەوە. یاریزانانمان چۆنن؟ یاریزانانمان لە چ ئاستێکدانە؟ یاریزانانی کورد ئاخۆ چاوەڕێ ویان لێ دەکرێت گەرگرینگیان پێ بدرێت لە داهاتوو لە خولەکانی ئاسیا ڕۆڵی سەرەکیان نەبێت؟ بەڕێی من لە هەموو شارەکانی کوردستان یاریکەری باشەیە و لە هەموو ئاستەکە کوڕیش و کچیش، بەڵام بەڕاستی ئیحتیمامی پێ نادرێ جا خۆشیان کەم تەرخەمیان هەیە بەڕاستی زۆر ئەوەی کە ڕسمی فەیسبوک و ئەوەی لەگەڵ فەیسبوکە خەریکەوەوانە ئەوەی خۆی عەرزەکەوانە ئیحتیمام بە وەرزشەکەی نایە، بەڵام بڵێن یاریزانمانە یاریزانی چاکمان هەیە. چۆنی تۆ؟ خواڵە متابعی وەرزش هەیە تۆ متابعی وەرزشوانە بە تایبەتی کوردستانەکەی؟ بەڵێ لە چ ئاستێک دابینی وەرزش لە کوردستان؟ وەرزش لە کوردستاندا لە ئاستێکی زۆر بەرزانیە، ئەویش هۆکاری هەیە، هۆکارەکان هەم لایەنە عیلمیەکەی هەم لایەنە مادی و باگراوندە ڕاضیەکەی ئەوە هۆکارێکە. بە بۆچوونی من وەرزش هێشتا نەگەشتۆتە چۆ ینی تۆ بکەی وەرزش لە کوردستانە، بەڵام بەڵێ لە چاوەڕوانی ئێوەدانیە وەکو یاریزانان وەکو هاندەران لە تموحی ئێوەدانەوەی ئەو یاریانێک کاکرێ؟ یاریەکان بە حەقەت لە ئاستێکی مامناوەندایە، ینی نەوەڵا نەگەشتێتەوە ئاستەی کە بینە تاموچێژێکی لێ ببینێ. بە حەقەت تۆ ئێستاوە یاریێکی ممتازە ئەبینیت ئەو یاریە ینی ئەبوایە زۆر جیاوازتر بووە لە خولی پلەیەک لە پلە دوو، بەڵام باوەڕکە بڵێم فەرقێکی زۆر کەمە لە مابینی ممتاز و پلەیەکێکە. هۆکارەکەی ئەوەیە بە حەقەت فترەی خۆ ئامادەکردن لە هەموو عالەمە فترەیەکی کەمە، یان مانگێکە ئەم مانگە ئەبێتە ڕاحەیەکی ئیجابی بۆ فیرقەکە، بەڵام لێرە ئەگەر ڕاهێنەرێک فیرقەیەک ئامادەکە 6 مانگ یاریزانەکە دانیشتەوە ئەبێ هەر خۆی ماندووکە لەوەی کە کێشی لاعیبەکەدا یاریزانەکەدا بزێنێ. بەمەش هۆکارە بە حەقەت سیرەکەم یاریزانە هیچ 2-3 ساڵ لەسەر یەک ئاستی بەردەوام نییە لە ئاستێکە نامێنێتەوە. خۆتان زان جاری وای یاریزانێکی عالەمی 10 ساڵ منافەسەیەکە لە بۆ باشترین یاریزانی عالەم، ینی 10 ساڵ لە یەک ئاستا ئەمێنێتەوە، بەڵام لێرە لە کوردستانە هەر ساڵە و یاریزانێک سیرەکەی ئاستی دابەزێ و هۆکاری نەبوونی مەشق و ڕاهێنانێکی بەردەوام دروستبوونی ئیسابە و دوورکەوتنەوە لە یاریەکان. ڕاهێنەران ڕۆڵی سەرەکییان هەیە بێگومان لە دروستکردنی یاریزان. ڕاهێنەرانی کورد لە چ ئاستێکدانە؟ ڕاهێنەرانی کورد بە بۆچوونی من هێشتا لە ڕووی عیلمیەوە پێم وایە هێشتا ماویانە گەشە بکەن و هۆکاریش هەیە، ینی ئەوە نییە بڵێن بە حەقەت لە دواون. ڕاستەوە ڕاهێنەرانی ئێمە هیچ فەرقێکی نییە لەگەڵ ڕاهێنەرەکانی کە، بەڵام هۆکاریش هەیە بۆ ئەوەی ڕاهێنەرەکانی کورد نەیانتوانیەوە بگەنە ئەو ئاستە و تەمەناکە ئینشاڵڵا لە داهاتووە هەم ڕاهێنەر هەم یاریزانان بگەنە ئاستێکی زۆر باشتر و پیشاندانی ئاستی باشتر لە یاریکردندا ئینشاڵڵا. زۆر سپاس. بینەرانی خۆشەویست دیارە بەشێکی زۆری کە لەوانەی ئێستا دوانمان باز لەوە دەکەن وەرزش لە ئێستاکەدا ڕوە و نزمیە، واتە لە چاو پێشووتر یاریەکان تاموچێژێکی زیاتریان هەبوو و هاندەرێکی زیاتریش بۆ یاریەکان دادنیش. ئەویش چەند هۆکارێکیان باس کرد. دیارە سەرەکیترین هۆکار بەوە دەگەڕێنەوە قەیرانی داراییە کە کاریگەری لە یاریزانان و یانەکان کردووە، لەوەی کە یاری هەموو یاریزانێک خەریکی دوو پیشەیە، جگە لەوەی کە یاریزانە لەم لایەکی تر خەریکی بژێوی ژیانە کە بژێوی ژیان پێیا بکە. من هەر لە نێو هاندەران دەمێنمەوە و پەیانی زیاترتان بۆ دەگوازمەوە، بینەرمان بن و لەگەڵمان بمێننەوە. ئێستا کە وەرزش چۆنە بین ئێوەکو زۆر خراپدا دەیبینم. لەبەرچی؟ هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆوە نەدیوە. لە چەند ساڵانی پێشووتر هەز ناکەی؟ پێشتر باشتر بوو. بەرەی پێدەدەن بەس بە شێوەیەکی نازانستی. هۆکارەکەی پێت وایە یاریزانانی من لەوە ئاستەنین یان هۆکاری تر هەیە؟ هۆکار زۆرە، هۆکاری تایفیش هەیە، هۆکاری ئەوە شێ لە ڕووی ڕاگەاندنەوە گرنگێکی ئەو توی پێ نادرێت.
وەکو شخص خۆم تێبینیم لە سەرچێت پێ کوردستانی چالاکیەکانیان هیچ وەکو یعنی بۆ نەوەی نییە کە باس پێی دەستخۆشیان لێ بکەی برێن وڵای کەسی چالاکن کەسی شیاو نینە بۆ ئەو پۆستانە ساڵ بە ساڵ چۆن دەڵێ لە تەنەزولی لە پاشە کشەیە بە حکمیەوەی یانەکان نە پشت بە یارزانی مەقسەد ئەکادمیای خۆیان دەبەستن نە مەقسەد یاریزانی باش پێ دەگەین بۆی برەو بەیانەکان بدەن و یانەکان لە ئاستەشی باڵادا بێتن. وەرچی کوردستان ئێستا کە چۆن دەبینی لە چ ئاستێکدا بەڕایتەوە؟ لە ڕووی تەنزیماتەوە باشە کات شوێنەکەی دیارە بەراورد بە دەوری عراقی پێنجشەمان و جومعانە دەوری عراقی دیار نییە کاتەکەی دیارنی ئەمڕۆ یاریتەیە سەرۆگیانەکانیش نازان کە یاریان هەیە جاروێ دەن ئەو متەخەب یاری هەیە ئەوە نازەم یادی یادە ئاینەکان باشە شوێنەکان گونجاوە بۆ یاریکردن تەواوی ساحەکان یاریەکان مام ناوەندە ئەو کوالێتێکی زۆر بەرزی نییە. باشە یاریزانەکان چۆنم بەڕای تۆ یاریزانە کوردەکان هیچیان تموحی ئەوەمان پێیان هەیە کە لە داهاتوو بم بە یاریزانە جێهانیەکان ئەوەندە گرنگیان پێ دەدرێت لەلایەن ڕاهێنەر و یانەکانیان کەم تەرخە من یعنی تاڕادە کەم تەرخە من ئەگەر زۆربەی یاریزانەکان لە نزیکەوە دەناسم زۆر نێرگەلە دەچێشن لە کافتریایەکان لە شەوان لە ئیسکان یعنی یاریزان ئەگە بێ گرنگی بەخۆی بدا دەبێ لە ڕووی لیاقە بەدەنیەوە ئەو شتانە لە ڕووی تەدریبەوە زۆر منەظەم بی وایە پێڕالی مدەڕیبەکەی یعنی ئەوەش مدەڕیبش لەو حالەتم کەم تەرخەمە تا ڕاددەک چونچە ئاستی توانای جەستەیان ئەگە دەوری عراقی فەرقی هەیە. باشە لە ماوەی ڕابردوو گلەیلەوە دەکرا کە هیچ یاریزانێکی کورد لە نێو متەخەبی عێراقدا نەبوو. هۆکارەکەی پێت وایە یاریزانانی من لە ئاستەنین یان هۆکاری تر هەیە؟ هۆکار زۆرە هۆکاری تایفیش هەیە هۆکاری ئەوە شێ لە ڕووی ڕاگەاندنەوە گرنگێکی ئەو توی پێ نادرێت چەند خولەکێک مەقصد برایەتی و هندرێ ئەمڕۆ یاریانە بە دوسێ دقەیەک یان لە ڕووی ڕاگەاندنەوە مدەڕیبەکانی دەوری عراقیش یاریزانەکان ناناسن بێن تەمەشا بکەن نەکو یاریزانی شەیە لە دەوری کوردستانیش یاریزانی زۆر چاکەیە. یعنی ڕاگەاندنەکان بەڕای تۆ کەم تەرخە من لە گەورەکردنی ئەو یانانەی نێو کوردستان کەم تەرخە من هەر لە هەواڵە وەرشەکان دەبینی هەموو هەواڵە وەرشەکە هەر هەموو خولی کوردستان دەخوێنێتەوە دەگاتە 5 دقە 6 دقە هەر ئەوەندەیە یعنی بەرنامەیەش تایبەت بە وەرزش نییە کەناڵیش تایبەت بە وەرزش نییە گرنگی تەواو بە خولی کوردستان بدە. ئەگەر گرنگی پێ بدرێ پێت وایە لە داهاتوو لە یاریزانی زۆر باشمان دەبێت لە ڕووی ئێستا باسم کرد لە ڕووی کات و شوێنەکەی دیارە ئەوە زۆر گونجاوە فەریقەکانیش باشە 14 فەریقە هەر فەریقیش دەتوانێت دوو یاریزانی محتەریف بێنێ بەس ئیمکانیاتی فەریقەکانیش ئەوە نییە عنی مسی بتوانێت یاریزان کەم تەرخەمی خولی کوردستان لەوەیە تو یەکەم بی ئاخیربی هەر یەکە لە بەوەی بەشداریش خولێکی دەرەوە ناکەی ئەوە هۆکارێکی سەرەکیە کە یاریزانی محتەریفیش نیە لەو خولە یاری بکە هەر لە بەوە هۆکارەکەەوە دەبین ئەگەر خولی کوردستان بەشداری خولێکی دەرەوەی بکردبایە یاریزانیش تموحی زیاتر دەبوو خولەکە زیاتر بەرەو پێشەوە دەچێت. ڕۆڵی وەرزش ئێستا کە لە کوردستان چۆن دەبینی؟ بەڕێ بە شێوەیەکی گشتی ئاستی پێویستدان نیە بەعام ینی ساڵ بە ساڵ چۆن دەڵێ لە تەنەزولی لە پاشە کشەیە بە حکمیەوەی یانەکان نە پشت بە یارزانی مەقسەد ئەکادمیای خۆیان دەبەستن نە مەقسەد یاریزانی باش پێ دەگەین بۆی برەو بەیانەکان بدەن و یانەکان لە ئاستەشی باڵادا بێتن و هەروە یاریگەکانیش وەکو پێویست نییە لەوەی یاریزان توانیان ڕاستەقینی خۆی پێشکەش بکاتن یعنی دەبین ئەم یاریگایە چەند ساڵە فریزەکەی وەکو پێویست نییە ینی نوێژەریش نەکراوەتەوە نەخێر ینی نوێژە نەکرێتەوە وەروە ئەگەر نوێژەنش نەکرێتەوە مەقسەد سناعیەکە بکرێتن باشتر ینی لەوەی باشە تۆ چەند ساڵە بینەری وەرزشیەوە بە تایبەت یانە کوردیەکان یانەی کوردستان؟ وڵای من نزیکەی 8 ساڵ دەبێ ینی بزەبێت هەرزەکەی لە پاشە کشەدا یان لە بەرەو پێشووندایە بە تاکی لە پاشە کشەدا یعنی گە تەمەشای ڕۆڵی بینەر بکەین بینەر چەند ساڵانی پێش ینی یاریگەکان پڕ دەبوو لە جەماوەر بە زۆر خۆش هاندەرداتە ناو یاریگەکان ینی بەس ئێستا یعنی ئەگە یاری لوتکە هەبێ لە بینی مەقسەد هەولێر و هەندرێن ڕێژە شکەمی بینەر دێتە یاریگەکان ئەمەش بەهۆی ئەوەیە کانەکان لە ئاست پێویستدانیە و یاریزانی نمونەیان تێدانە لەوەی مەقسەد لە یانەکان یاری بکەن کێشە یاریزانیمان هەیە ئێستا کە لە یاریزانمان هەیە کێشە ڕاهێنەرمان هەیە یعنی ئەمە دەبینین لە کوردستان 4-5 ڕاهێنەرن یعنی تەبادلیان پێ دەکرێت لەویانێ دەست ئەویانێ لەویان دەست ئەویانەی ڕاهێنەرشمان پێ دروست ناکرێتن هەتا بە یاریزان ڕادەگاتن ئەمەش کێشە لە هەموو ینی بوارەکاندا هەیە یاریزانەکان پشتگیری ناکرێن بەڕای تۆ نانێرنە پێگە ئەکادیمیەکان وەکو لە ڕووی دارایی و پشتگیری ناکرێن بۆ یەکەم تەرخەمەنیان قووەی بەدەنیان کەمە بەخوای یاریزان لە چەند ڕەهەندێک پێک دێ ینی لایانی بوونیەی لایانی زهنی هەروها لایانی سایکۆلۆژی یاریزان ئەمانە بەعام دەبی ئیشی لەسەر بکرێت ینی
ستافەکە بلۆی ئەو لاعیبە دروست بکاتن بەس بەعام لە کوردستان ئەو شتە نابینرێتن یعنی لاعب ینی بەخۆی خۆی دروست دەکاتن یعنی کەسێک نییە لاعیبە دروست بکاتن چۆن چی بکەین بۆی دووبارە گرنگی بە یانەکانی کوردستان بدەین و دووبارە بە خولەکانی کوردستان دووبارە وەرزشوانی باش پێگرێت تۆ پێشنیاری چی دەکەیت؟ وڵای من بەهامەوە دەبێ ئیشی لەسەر بکرێت ینی پلانی لە بۆ دابدرێتن پلانەکەش دەبێ حکومەت پێ هەڵبستێتن ینی دروستکردی ئاکادمیا هینانی کەسانی بەخیبرە و ئەزموندار لەوەی یاریزانی باش و پێگەشت دروست بکاتن ئەمەش کاتی دەبێتن و هەروە پلانی دەبێتن ئەمەش نابینم لە کوردستان بەعقات یعنی ئەمە فترەشی باشی دەوێتن لەوەی ئەو شتە دروست بکرێتن ئەگەر بێت و یعنی کوردەکان گرنگی بە وەرزش بتەن بتوانن بەشێکی متەخەبی عێراق لاعبمان تێدا هەبی یاریزانمان تێدا بی بەشێکی باشی یاریزانەکانی هی ئێمە بن هۆکار چییە لەم کۆتایی کە گلەیەکی زۆر دەکرا لە متەخەبی عێراق هیچ یاریزانێکی کوردی تێدا نەبوو بەڕای تۆ هۆکارەکەی چی یاریزانی کورد گرنگی بەخۆی نادایان حکوومەت گرنگی بە یاریزانی کورد نادا هۆکارەکەی بەڕای تۆ بۆچی دەگەڕێنیتەوە بەخوای هۆکار زۆرە ینی یەک لە هۆکارانە ینی لاعبی کورد بەعام ینی تموعی گەورەی نییە ینی کاتێک دەگاتە ئاسەشی باڵا ینی چۆن دەڵێ هەست دەکە کە دە لە گەیشتمە قەناع مەقسەد نانی خۆم ینی گەیشتمە توانای خۆم ئیدی پەرە بەخۆی ناداتن هۆکاری تریش مەقسەد لایەن حکوومەت ینی ئێستا بۆ نمونە کەسێک ئەگەر ساڵەکە دابێت لە خولی کوردستان خەڵاتێکی باش ناکرێت لە لایەنی مادی مەحنەوی چۆن دەڵێ سەفەرشی دەرێ پێ بکرێتن یان خەڵاتێکی باش پێ بدرێتن لەوەی ئێزانە بتە تموعەک لەوەی تەشجیع بێتن لە بۆ ساڵی داهاتوو ئاسی باشتر پێشکەش بکاتن یانەکانی کوردستان ئێستا وەرزش لە کوردستان چۆن دەبینی هەست دەکەی بەرەو پێشچوونی پێدا بەسەر ینی بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینی و خەڵک گرنگی بە وەرزش دەدات بەخوای کاک سعدی قسەکانی جوان باس کرد پەرەی پێدەدەن بەس بە شێوەیەکی نازانستی ینی بەڕاستی لەگەڵ ڕێزم ئەم دەگەڕێنمەوە لۆ سەرۆگیانەکان ینی زەختەکی زۆر لە ڕایەنەر دەکەن بەس نەتیجە شەر نییە کاکە لاعیب تێبگەنی تیپێکی جوان لۆڕێک بێخی تپێکی باش لۆڕێک بێخی ئەو سار نەتیجە نا ساڵێکتر هەر بە عەجەلە ئەوم دەڕیبە دوو گەمەی دۆڕان تەبادلی پێ دەکرێت لەگەم دەڕی بەشکە دەریبی نوێ پێ نەگەیە لاعبین گەنجی باش پێ نەگەیە لەبەر چییە زەخت لەسەر لاعیبەکانی قەدیم هەیە هەر ئەوان ینی لۆ نمونە ئێستا ئەو دویانەوە گەمەی دەکەن یانەی هندرێن و یانەی برایەتی ینی چار پاسات نابینی لە بینی هەردوو لە ئەوە دەگەڕێتەوەی مجمەکان لەسەر گۆڵەکانەوە بە تەمای تۆمارکردنی گۆڵن بالفعل بەس تۆمارکردنی گۆڵ و بەرگریەکی بەهێز بکەن ئەو جەبا بە تۆپەکی وەچی برەی ئەڵڵا خواییبی گۆل بی یان ئۆڤەرێک بی یان شتێک بیاگەنا بە شێوازێکی جوانی ئەوروپی یان شێوازێکی جوانی هەتا برین ئاسیاویش نییە ینی وەرزش تۆپانەی وەبزانم هەر تۆمارکردنی خاڵ نیە تام و چێژە باشە لاعیبەکان لە چ ئاستێکدان یاریزانەکانی کورد لە چ ئاستێکدان هیچی وایە کت پێیانە تۆ کوتاکێک کورد لە داهاتوو بەرز ببنەوە بەرەو متەخەبەکانی عێراق و تەنانەت دەرەوەی ئاسیاش وەڵاهی ئینشاءڵڵا بە پێچەوانەی قسەکانی من دەبیتن ئەمن ئەوها هیوا گەژ نیمە لەبەرەوەی چکە دەبینم لاعیبەکانیش زەختی مدەریبیان لەسەرە ینی هەر تۆپەکە ڕادەگرن شوت تۆپەکە ڕادەگرن شوت بەو عارەی نە زمور تام چێژ لە یاریەکە دەکا نە ئاستی وەرزش بەرەو پێش دەڕوا ینی هیوادارم یانەکان بە خۆیان دابستنەوە یاریگای شیاو دروستکەن یاریگا جێ جەماوەرێکی زۆر بی و ئاستێکی جوان پێشکەن سرنجی جەماوە ڕاکێشن بەو عارە یاریزان پێدەگا کاتی خۆی کە یانەکان گەمەیان دەکرد سێ چاریانە هەبوو لە هەولێر ئەو سێ چاریانە مستایاش چاگی یاریزانی باش تامچێژێکی زۆر جەماوەرێکی زۆر ینی شعبیەکان پێشتر جەماوەری زیاتر بوو لە ئێستا فەرموو ئێستا بە هەمووی ئەوەندە جەماوەرەی لێ تیپەکانی مەیاریان دەکرد شعبی بوو دووەندەی لێ بوو جەماوەری لێ بوو ینی لەگەڵ ڕێزم لەبەرەوەیە هەزەکەی تام و چێژ لە ینی چۆن پێڵی گەمە کوردیەکان نەماوە ئەنی بۆیە جەماوەردانانی شت بالفعل ینی بەڕاستی قسەکە زۆر جوانە ینی تام و چێژی لێ ناکە ئێستا دەمەکە دەبینم شتەشی جوانم نەدیت دوو پاساتم نەدیت هەمووی دەگری و ئۆڤەر شوت خلاسکە کە لێ لێدا ئەو زەختە چیە لەسەر لاعیبی کاکە با گۆل بخۆیت چیە زۆر احتیادیە چێ بەرپرسە لەوەی کە ئەو زەختانە لەسەر لاعیبی وڵا بە دەرەجەیەک ڕێزنادی دوای ڕاهێنەرەکان ڕێزنادی زەخت لە ڕاهێنەر دەکا نەتیجەم دەوێت ڕاهێنەریش زەخت لە لاعیبی دەکە گۆل نەخۆین با گەمەکە بەو نەتیجەی تەواوبی هەموو گەمەکان یەک بە هیچ و هیچ بە هیچ و ینی گەمە هەیە سێ گۆل چاگۆل لێ دەکرێت دەستخۆشی لێ ناوی یەک دونیان نین یانە نینم
ئەو یەک دویانەیە ئەتیمان بەڕاستی گەمەی جوانە و ئەتیمان بە پاسات و بەو شتانە دەدا. دەست خۆش بێ هیوای نێمە دووبارە یانەکانی کوردی تاموچێژی خۆیان بۆ بگەڕێتەوە و زیاتر گرنگیان پێ بدرێت. کامە ئەو قسانە دەکەین بەڕاستی لە خەمخۆریمانە ئەگە ناخۆ وڵاتی خۆمانە شاری خۆمانە هەموو براو کەسی ئێمە نەوا تۆپانە دەکەن بە سیوادارم بە خۆدا بستنەوە بەڕێز بەخێر بینێران و بیسەرانی خۆشەویستەوەی گوێبستی بوون پەیامی هاندەرانی نێو یاریەکانی شاری هەولێر بوو کە باسییان لە ڕۆڵی وەرزش کرد لە ئێستای هەرێمی کوردستان دیارە بەشێکی زۆری ئەوان ئاماژەیان بەوەدا کە وەرزش لە چاو پێشووتر ئاستەکەی زۆر دابەزیوە کۆمەڵ هۆکاریان باس کرد یەکێک لە هۆکارەکان کە قەیرانی دارایی بوو بە هۆکاری سەرەکیدا دەدەن قەیرانی دارایی ڕۆڵێکی سەرەکیە وا لەسەر وەرزش و وای کردووە وەرزشوانان کەمتر گرنگی بە وەرزش بدەن هەموو وەرزشوانێک جگەلەوەی لە ئەرکێکی هەیە کە وەرزەکەیت و یاریگاکەیەتی لە دەرەوە خەریکی پیاکردی بژێوی ژیانی خۆیەتی ئەو ژوای لێ کردووە ئاستی دابەزێت دیاری یاریگاکانیش کە بەشێکی ئاماژیان پێدەوە یاریگای لە دوای منیش دەیبێنە بێگومان گونجاو نییە بۆ یاریکردن بۆ ئەمانە هەموو هۆکاریەوەن کە وەرزش دابەزێ لە هەرێمی کوردستان ئەزیزانم ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر بە دیدەنیەوە شاد دەمەوە سڵاو ڕێزی عیمرانی پێشکەشکار و متەڵیب خۆشەوی کامێرەمانتان لێبێ تا ئەڵقەیەکی تر بە دینەتان شاد دەمەوە بەخوای گەورەتان دەست پێرم خواتان لەگەڵ